من 76 مێناوە وەکو دکتۆر هەڤاڵە هێناوتۆش هەفتا شەش وای باسی کرد بەخوا تر ئێمە سەردەمی ئێمە جیاواز بوو بەڕاستی ئێستا من وتم ئەم جیلە من خۆشحاڵیشم کە ئەم جیلە زۆر یعنی هەلی باشیان لە بەردەمایە بۆی اختیاری باش بکەن ئاوا پێشەنگایەکی لەم جۆرەیان هەیە ئەتوانن استیعانە بکەن بەوەی کە کەسێک لە خۆیان شارەزاتر یاخۆت گەورەیەک لە خۆیان شارەزاتر ڕێگەکەیان بۆ دەستنیشان بکات سەردەمی ئێمە یان مامان بوویان خاڵمان بوویان دایک و باوکمان هەر بێ پشتە ئەو زانکۆیە یاخود ئەو پەیمانگایە بەڵام ئێمەش زەرەرمان نەکردووە گرنگەوەیە ئەمنەوەیە بتوانن ڕێگەیەکی باش هەڵبژێرن و زانکۆ تەواو بکەن و زانکۆکانیش بە کوالیتێکی باش تاکەکانمان بۆ بخەنە کۆمەلگاوە لەبەرەوەی ئێستا ئێمە لە بواری کارگێڕیە کارەکەی هەندێک جار هەست بەوە ئەکەین کە ئەگەر کەسێک فەرمانبەرێک کە مستەوای باش نەبوو بێ لە زانکۆ لە کاتی ئیشکردنا دەرەکەوێ یاخود لە بازاڕی کارا دەرەکەوێ بۆیە زۆر خۆشحاڵم لە پاڵەوەی کە زانکۆلاینە لە پاڵیشە هەندێک چالاکیان هەیە بەوەی کە هەلی کارە ڕەخسێنن و لە هەمان کاتیشە ڕێنوێنیان ئەکەن کە لە ئایندە ئەگەر تەخەڕوج بکەن چه ئاراستەیە بگرن بۆیە دەستخۆشیم هەیە من 76 مێناوە وەکو دکتۆر هەڤاڵە هێناوتۆش وای باسی کرد بەخوا تر ئێمە سەردەمی ئێمە جیاواز بوو یعنی ناڵێم وەڵای ئەمە زیرەک بووین بەڵام ئەکرا ئەگەر لە سەردەمێکی کەیا بواە جۆرێکی کەیا بواە لەوانەیە زیاترمان بێنە من زانکۆی کۆلژی یاسام خوێندووە چۆن بوو لە بوارەکەی خۆتا بەردەوامی پێێنەیە گۆڕی و من لە بوارەکەی خۆمان من خۆم لە کۆلژی سەربازیم تەواو کردووە و لە ئاسایش کارم کردووە هەر لە بڵێن شعبەی قانونی دواتریش بەڕێوەبەری ناحیە بووم هەرە بواە کەسێکی یاسایی بێت بەڕێوەبەری ناحیە وکو قایم قام و پارێزگارەوانە نیە ئیلا بێ خریجی قانون بی چکم بەپێی حکومەت یعنی یاسای حکومەتی عێراقی ئەبێ مدیر ناحیە خریجی کۆلێژی یاسا بێ بۆ لەبەرەوەی لە ناحیەکەتە محاکم نییە تۆ دەوری سڵتی قانونیش دەبینی کە چەند بەداخەوە ئێستا و دەسەڵاتیان نێشتووە واتە هەر ممارسە ئیشەکەی خۆم کردووە و پێم وایە یاسا بۆ هەموو تاکێکی کۆمەلگا زۆر گرنگە نانا ئێمە هەوڵمان ناوە یاسا یعنی بۆ خۆشگوزەرانی تاک بەکاری بێنین بۆ ڕێنوێنیکردنی خەڵک بەکاری بێنین بەوەی کە ڕێنوێنی بکەین ئێمە ئێستش کە لەوانەیە کە وەکو پارێزەرێک کار ناکەین بەڵام لە زۆر مەجلیسا دانیشی لەبەرەوەی ڕێسا و یاساکانە زانین لەوانەیە زۆر فاکتەرێکی باش بین بۆ ئەوەی کە ڕێنوێنی خەڵک بکەین